شەف باش ئیرۆ ڤیدیۆ گەیشتە من بەری 25 ساڵان هاتیە کشاندن تەلەڤیزۆنێکە فرەنسی قەناڵە سێ ڕۆپۆرتاژێک یاجی پرۆگرامێک لەسەر تەلەڤیزۆنە کوردی مەتێڤێ چێکریە وەکە یەکەمین سەتەلیتە کوردی منژی یەکەمین بولتەن تێدا خوندیە فرانسیان ئەو راپۆرت بەلافکردنە نزانم لەسەر ئینستاگرامێ یەکیش مرا شان دەستێتە سابەتە دەرناس ناکەم منژی حەز کرد ببینن بەری 25 ساڵان من چاوان و چە پێشکەش دەکرد. Med TV, diffusée depuis 3 mois au départ de Londres. Une télévision par satellite qui arrose toute l'Europe et le Moyen-Orient. Chaque soir, le journal d'information égrenant les dernières nouvelles du front. تماشاگران ماین هیجا و بریز گلیلا به سکناندن داویج سر نافچیان و جارجی شروانم آرگکه آویزن سر مدکی کو گریدای بتلیسیه ده ایریشان سر کراکولده دو پلیس حاضر کشتن. Ils sont plus d'1 million de réfugiés kurdes en Europe, c'est à eux que s'adresse également cette télévision.